سڵاو هاوڕێیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆ چنیات مەلاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە خۆ دەدەم خوێنێک بۆ فیلمی داگۆتەرس بکەم ئاوەڵێلەکان کە 2019 فیلمەکە دەرچووە. فیلمێکی سەرنجڕاکێشە، فیلمێکی بەمانایە، فیلمێکی درامی و یاساییە، پشت دەبەستێت بە چیرۆکێکی ڕاستەقینەوە. ئەو فیلمە دۆسیەکی ژینگەی زەبەلەح ئاشکرا دەکات کە پێوەستە بە پیسبوونی ژینگەوە کە بەڕێوە دەبدرێت لەلایەن کارگەکانی کۆمپانیایەکی کیمیایی بەناوی دوو پۆینت. ئەو فیلمە کۆمەڵێک پرس، کۆمەڵێک بابەت ئاماژە پێدەدا کە بەڕاستی گرنگە بۆ مرۆڤایەتی، بۆ ئێمەی چینی بەگشتی بۆ چینەکەی خوارەوە، ئەو چینەی کە دەسەڵاتیان لەدەستنیە، ئەو چینێک کە پارەدار نینە، ئەو چینێک کە باسانی ناگەنە دەسەڵات و کۆمەڵێک بابەت باز دەکات کە بەڕاستی بینەر شۆک دەکاتن کە لە واقعدا ئەو شتانە هەیە، چونکە چیرۆکەکە چیرۆکێکی ڕاستەقینەیە، ڕووداوەکە لە ڕاستی وەرگیراوە، بۆیە بابەتەکان بەڕاستی شایانی سیرکردن و ئاماژە پێدانە. یەکێکە لەو فیلمانەی کە شایانی ئەوەیە کاتی خۆتی بۆ تەرخەم بکەیت. چیرۆکی فیلمەکە بیرێتە لە ڕوبەڕووبوونەوەی تاکێک کە پارێزەر ڕۆب بیلۆدا بەرامبەر بە کەسێک نابڵکو بەرامبەر بە دەستگایەکی گەورە و زەبەڵاکەوەش ئاماژەی بۆ هەستی تاک بەرامبەر هەستە ئینسانیەکانی. ئەوەش وا دەکات پارێزەرەکەمان کۆمەڵێک بڕیاری سەخت، کۆمەڵێک بڕیاری ئەخلاقی بدات بەرامبەر بە کەسانێکی دەروون نەخۆش یاخود ڕاستی بڵێن بەرامبەر بە زیانێکی بێباک و دوژمنکارانەدا. و ئەو فیلمە یان پاڵەوانەکەمان ڕێک پێچوانێت زۆربەی پاڵەوانە تەقلیدیەکانە کە هەوڵ دەدەن بۆ پارە و ناوبانگ و کەسایەتی خۆیان، بەڵام دەبینین پاڵەوانی ئەو چیرۆکە کەسێکە ڕێک پێچوانەی فیلمە پاڵەوانی فیلمە تەقلیدیەکان ڕۆب کە پاڵەوانی سەرەکی و چیرۆکەمانە ناجەنگێت لە پێناو پارە و ناوبانگی کەسایەتی خۆیدا، بەڵکو دەبینین لە ناخۆ هەست بەرپرسیارەتی دەکات بەرامبەر بە ئەوانی دی. بۆی دەتوانین بڵێن بەڵێ ڕۆب پارێزەرەکەمان شەڕ دەکات لە پێناو ئەوانی دی، نەوەکو شەڕ بکات لە پێناو خۆی، لە پێناو بەرزبوونەوەی خۆی یان دەوڵەمەندکردنی خۆیدا. فیلمەکە فیلمێکی گرنگە چونکە خاوەن چیرۆکێکی بەهێز و کاریگەرە. ناوڕۆکی فیلمەکە کۆمەڵێک پرسیار دەورژێنێت ئایا تا چەند بەرپرسیارەتی ئەخلاقی دەکەوێتە سەرشانی کۆمپانیەکان. ئەو کاتەی دەیانێت کۆمپانیەکە دابنێن نا، بەڵکو کاتی کۆمپانیەکە دەکەوێتە سەرکار و کردەوەکانی ئەو کارانەیە ئەنجام دەدات تاوەکو چەند هەم بەڕێوەبەری کۆمپانیەکە هەم کارمەندەکانی تاکو چەند لەژێر کاریگەری بەرپرسیارەتی ئەخلاقیدان. و خاڵێکی تری چیرۆکەکە کە پێمان دەڵێت کاتێک مرۆڤ چاوچنۆکەکان دەستێوەردار نەکەن لە سروش بۆ بەدەستێنانی پارەیەکی زیاتر، بۆ بەدەستێنانی ناوبانگێکی زیاتر، چ کێشەیەکی گەورە چ کێشەیەکی درێژ دروست دەکاتن. گەرچی دەبینین پاڵەوانی چیرۆکەکەمان پارێزەرەکەمان وزەیەک و تاقەیەکی زۆر سەرف دەکات و تەمەنێک بەرگری دەکاتن، بەڵام دەبینین حەقیقەت هێواش و لەسەر خۆیە، دادپەروەری هێواش و لەسەر خۆیە کە ئەم حاڵەتە ڕێک تیشێک دانیۆ ڕوئیای حەقیقەتە بەرامبەر بە نەعەدالەتەکان، بەرامبەر بە تاریکیەکان، بەرامبەر بە ناڕێکیەکان، بەرامبەر بە بەهێزەکان کە بێهێزەکان دەچەوسێنەوە. ئەو کاتێک کە بەهێزەکان لەسەرەوەن خوارەوە لەبیر دەکەن، ئەو کاتێک کە خوارە وەکو کۆیلی خۆیان وەکو بەردەستی خۆیان دەبینن، ئەو کات دەبین حەقیقەت هەیە بێگومان لە کۆتاییدا هەر ڕاستیەکان سەر دەکەوێت. بەڵام دەبینین زۆر مرۆڤم بینیوە کە گلەی لەوەی دەکات کە حەقیقەت زۆر هێواشە، ئەو کاتە جێبەجێ ناکرێت کە ئێمە دەمانێت، بەڵام حەقیقەت بەخواستی ئێمە ناڕوات، حەقیقەت لە کات و ساتی پێویستدا سەر دەکەوێت، بێگومان ڕاستیەکان لە کاتی خۆیدا سەر دەکەوێتەوە، حەقیقەت لەو کاتەدا بە دیار دەکەوێت کە باشترینە. و لە کۆتاییدا بەڕاستی گوناحە ڕۆڵە ناوازەکەی مارک ڕوڤالۆ لەبیر بکەم کە وای کرد چیرۆکێکی پارێزەرێکی بە ئەخلاقی مرۆڤ دۆست و مرۆڤناز بە نەمری ببینێتەوە، هەم لە جیهانی سینەما و هەم لە زیهنی بینەردا. بەڕاستی کە من ئەو فیلمانەی کە لە ڕاستی تاڵەکانەوە وەرگیراون، ڕاستە کۆمەڵک بابەتی ڕاستەقینەی دەربارەی خۆشەویستیمانەیە، دەربارەی بابەتەکانی ترمانەیە، بەڵام بابەتە تاریکەکان، بابەتە کە پەیوەندیان بە پیسبوونی ژینگە و بابەتە ئینسانیەکانەوە هەیە زۆر کەمە و دەرێنەر بەڕاستی زۆر بە بوێرانە دەستی بۆ بابەتە بردووە، زۆر بە
ئەمانە تۆ بابەتەکەی گەیاندووە بە زۆر جوانی کۆ چیرۆکەکەی ئاراستە کردو بۆیە بەڵێ شایانی بینینە شایانی ئاماژە پێدانە شایانی لە جارێک زیاتر بینینە هیوادارم بینەری بن هیوادارم چێژی لێ ببینن تا ڤیددیۆیەکی تر دێم وڵاتان خواتان لەگەڵ